مسلمانان و هاوڵاتیانی خۆشەویستی هەرێمی کوردستان سەرجەم بینەرانی بەڕێز بە حکمی ئەوەی ئێستا لەبەر ئەو بارودۆخە هەستیارەی کە هاتۆتە پێش بەهۆی وەبای جیهانی نەخۆشی کۆڕۆنا کە بووەتە ڕێگر لە بەردەم ئەنجامدانی مەراسیمەکان و گرتبوونەوەکان بە شێوەیەکی گشتی و بە جێگەیاندنی فەریزەی وتار و نوێژی هەینی وەک هەستکردنمان بە بەرپرسیارەتی ئاینی و نیشتیمانی بە پێویستمان زانی کە ئەمڕۆ ڕۆژی هەینیە وەک لقی هەولێری یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان ئەم پەیامە ئاینیەمان ئاراستە بکەین لەم چەند خاڵانەی خوارەوە. یەکەم، خەڵکی بەشەڕەفی هەرێمی کوردستان ئەوەی لەم گەردون و گۆی زەویە ڕوو دەدات و دێتە بوون هیچی لەژێر دەسەڵاتی خوای گەورە بەدەر نییە، هەمووی بە ئەندازە چێشی و تەقدیری خودایی دەگوزارێت. وەک خوای گەورە لە قورئانی پیرۆز فەرموویەتی وەخەلەقە کولە شەیئین فەقەدەرەهو تەقدیرا. بۆیە لە دۆخێکی وەهادا پێویستە بڕوا و متمانە و پشتبەستن و خۆسپاردن بە خوای گەورە زیاتر ببێت. دووەم، لەپاڵ خۆپاراستن و لەپاڵ خۆسپاردن بە خوای گەورە پێویستە و ئەرکێکی ئاینیە کە هەموو کەسێک پابەند بێت بەڕێکارە خۆپارێزیەکانی کە لەلایەن تیمە تەندروستیەکان وەک ڕێنمایی ئاراستە کراون و جەختی لەسەر کراوەتەوە. هەر کەسێک کەم تەرخەمی بکات لە جێبەجێکردنیان و خۆپارێزی نەکات لە هەر لێکەوتەیەکی خراپ ئەوە دەبێتە گوناهبار و حەرامێک ئەنجام دەدات و پێشێلکردنی مافێکی زەقی تەندروستی خۆی و کۆمەلگاکەیەتی. و هەروەها واجبە ئەو کەسەی کە گومانی نەخۆشیەکەی لە خۆی دەکات یان لە وڵاتانەی کە نەخۆشیەکەی تێدا بەربڵاوە گەڕاوەتەوە ئەرچێتی و واجبێتی خۆی نیشانی پزیشک و ناوەندەکانی پشکنین بدات بۆ دڵنیابوون لە تەندروستیەکەی بە پێچەوانەوە خۆشاردنەوە و خۆتزیینەوە گوناهباربوون و دەرچوونە لە فەرمانی خودا و پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم لەبەر ئەوەی زیانێک دێتەکایەوە کە زیانی لە بۆ تەنانەت نەفس و گیانی مرۆڤەکان دەبیت. خاڵی سێیەم، ئەوەی کە ئێستا بێبەش و مەحروم بووینە ئێمەی نوێژخێن و موسڵمانان لە نوێژی هەینی و لە جەماعەت بەدڵنیاییەوە مەعزوورین و ڕێگە پێدراوین. تەنانەت ئەوانەی کە دڵیان لە لای نوێژی هەینی و جەماعەتە ئەوانە خێر و پاداشتیان هەر دەست دەکەوێت، چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من هەم بحەسەنەة فەلەم یعملها کتبت له حەسەنە. واتە هەر کەسێک چاکەیەکی بە خەیاڵدا بێ چاکەکەی بکات بەڵام نەیتوانی بیکات بۆی ئەنجام نەدرا ئەو کەسە چاکەکەی لە بۆ دەنووسرێ. هەر لەو ڕوانگەیەوە تکایەکی برایانە داواکارم لە سەرمایەداران لە خوا پێداوان لە قۆناغی ئێستادا دڵیان بکەنەوە ببەخشن لە پێناوی خوا، ماڵی خۆیان سەرف بکەن لە پێناوی خوا، لە بوارەکانی تەندروستی لە خزمەتگوزاری دەستی فەقیر و هەژاران بگرن، مستەشفا و شوێنە پزیشکیەکان ئاوەدان بکەنەوە، دا و دەرمان بۆ نەخۆش و پەککەوتە و فەقیر و هەژاران دابین بکەن. بۆیە بەدڵنیاییەوە شوورەیەکی پۆڵاین دەبی بەسەر کۆمەلگاکەمان. و هەروە داوا دەکەم و پێشنیار دەکەم لە بۆ هەموو ئەوانەی خوا ماڵی پێداون و ئەوانەی خاوەن مڵک و مڵکیان هەیە کە دوکانیان بەکرێدایە خانویان بەکرێدایە با لە پێناوی خوادا ئەو مانگە هەڵمەتێک ڕابگەێنن سەر تاسەری لە کرێیەکانیان خۆش بن لەو خەڵکانەی کە لە کرێچی دانیشتوونە، چ لە دوکانەکان، چ لە بازاڕەکان، چ لە خانوەکان. ئەو جۆرە سەدەقانە دەبیتە سەبەبی ئەوەی خوای گەورە لێمان ڕازی بێ و بەڵامان لەسەر دەفع ببی. بە هەمان شێوە پێشنیار دەکەین لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لەم ماوەیەدا چاوخشانەوەی بکات بەو باجانەی کە هەیە بەسەر دوکاندار و بازرگان و بەسەر بازار بۆ ئەوەی باری خەڵک سووک ببی و باری سەرشانی خەڵکی کاسب سووک ببی